جارێکی دیکە پارتی و یەکێتی کەوتونەتەوە دژایەتیکردنی یەکدی و بەتوندی هێرش دەکەنە سەریەک. هێشتا زیاتر لە 2 مانگی ماوە بۆ بانگەشەی هەڵبژاردن و دەوترێت ئەم شەڕی ئەو دوو پارتە دەستیان داوەتێ بۆ بانگەشەی هەڵبژاردن نیە و هەڵمەتێکە بۆ ئەنجام نەدانی هەڵبژاردن. ئەمەی ئێستا کە دەیبینین جیاوازەلەوە ئەمە دەستی دەرەکیتیایە و ئەمە بۆ تێکدانە، ئەمە حملەیەک نییە یاخو بەشێک نییە لە حملەی هەڵبژاردن، ئەمە بەشێکە لە حملەیەک بۆ نەکردنی هەڵبژاردن. چکە خەریکە دۆخێک دروستە بێ لە هەرێمی کوردستان، دۆخێکی نائارامی بەتایبەتی لە دوای هاتنی سوپای تورکیا و کردنی ئەم پرۆسەیە بە یەک لەوەی کە لە سلێمانی تەدریب بە پەکەکە دەکرێت و یەکێتی دەستی هەیەوانە، من پێم وابێ ئەمە بەشێکی لەوەی کە جگە لەوەی بە شەیتانکردنی سلێمانیە بەکردنە ئامانجی سلێمانیە لە هەمان کاتچە بۆ تێکدانی ئەو دۆخەیە کە هیوادارم نەگاتە ئەوە دۆخی هەرێمی کوردستان لە باتی هەڵبژاردن کرێ و دەستاودەستی دەسەڵاتی سیاسی بکرێ بێتە جۆرێک لە شەڕی ناخۆت. چکەمان بیرمانە شەڕی ناخۆت چ کارەساتێکی دروست کردووە بەتابەتی لەم دۆخی ئێستاە کە من پێم وابێ هەرێم خۆی لاوازە. دەوترێت بەردەوامی کێشەکانی یەکێتی و پارتی دوور نییە بێتە هۆی لە دەستدانی کوردستان و لەشکرکێشی وڵاتان بۆ کوردستان، هاوکات ئەوەی ئێستا ئەم دوو هێزە بە یەکتری دەکەن پێچەوانەی ڕێکەوتنەکانی نێوانیانە و بە جۆرێکی دیکە ڕەفتاری یەکدی دووبارە دەکەنەوە. ئەوەی کە لە ماوەی دیعای ئینتیخابیە دەیکەن بە 5 ساڵ یا بە 3 ساڵ بە 4 ساڵ لە حاڵەتی ئاساییان نایکەن. ئەی بۆ نای لە کاتێکە کە تۆ ماوەیەکی زۆرە لەبەردەستە ئەمە بکەی بۆ ئەوی دوایی تووشی شڵەژانێک نەبی، تووشی بێوعدی نەبی، تووشی ئەو ئینە نەبی کە هەموو کەسێکی سادەش ئەزانێت کە ئەم جوڵەیەی هێزەکانی دەسەڵات بەرپرسەکانی دەسەڵات نوێنەرەکانی دەسەڵات لە حکوومەتە هەمووی بۆ بانگەشەی ئینتیخابیە و دوای ئەوە ملتەزیم نابن پێوەی. بەرەنجامی ئەم کێشانەی نێوەند و حیزبی دەسەڵات کوردستانێکی لەرزۆک و لاوازی دروست کردووە، ئەوان کە چەندی ساڵە کاریان ناکۆکیە لەسەر پۆست و پلا کە جگە لە نەهامەتی هیچ خێرێکیان بۆ خەڵک نەبووە، ئێستاش بە پەخستنی پەرلەمان و دامەزراوە یاساییەکان و ناکۆکیەکانیان دەیانەوێت جارێکی دیکە گرفت بۆ پرۆسەی هەڵبژاردن دروست بکەنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.